بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بڕیارە تا کۆتایی ئەم مانگە کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان دەست بەکار بێت و کابینەکە لە 19 وەزارەت و 8 دەستە پێک دێت کە پلەی وەزیرانێ بەڵام تاکو ئێستا لایەنە بەشداربووەکان CV کاندیدەکانیان پێشکەش بە کاندیدی ڕاستپێدرا و بۆ سەرۆکی حکوومەت نەکردەوە. یەکێک لە گرفتەکان کە تاکو ئێستاش بربەستە لە بەردەم پێکهێنانی حکوومەت دووبارە مەسەرەی کێشەی پارتیویەتی لەسەر پرسی پارێزگای کەرکووک. ئەم شەو بە میواندارێک لە بەڕێزان لە ستودیوی سەرەکی دکتۆر شێرکۆ حەمامین ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان هەروە لە هەولێرەوە نیاز عەبدوڵڵا نووسەر ڕۆژنامەنووس تاوتوێی پرسی پێکهێنانی حکوومەت دەکەین و باز دەکەین کە خەمی خەڵک تا چەندە لە کارنامەی حکوومەتدایە یاخود ئەو هەژد مانگە شەڕێک لەسەر پۆز بوو یاخود کارنامەی حکوومەت ئەم جارە چۆن دەبێت. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. کابینەی نوێی حکوومەتی هەرێم لە 9 وەزارەت و 9 فەرمانگە و دەستە پێک دێت. وادەی پێکهێنانی کابینی نوێ نزیک دەبێتەوە، بەڵام تاوەکو ئێستا هیچ کام لە لایەنە بەشداربووەکان پارتی و یەکێتی و گۆڕان CV کاندیدەکانیان پێشکەشی کاندیدی ڕاستپێردراو بۆ پێکهێنانی حکوومەت نەکردووە. پارتی دەیەوێت تاوەکو سەرەتای مانگی داهات و پرسی پێکهێنانی کابینەی نوێ یەکلایی ببێتەوە و CV وەزیرەکانیش ئامادە بێت، چونکە پەرلەمانی کوردستان لە 1 تەمووزەوە بۆ ماوەی 2 مانگ دەچێتە پشووەوە. هاوکات کاندیدی لایەنە سیاسیە بەشداربووەکان دەبێت ڕەزامەندی پارتی و کاندیدی ڕاستپێردراوی حکوومەتی لەسەر بێت. ئومێد خۆشناو سەرۆکی فراکسیۆنی پارتی باژەنس یانادۆڵی ڕاگەاندووە کاندیدەکان دەبێت دڵسۆز و پاک بن و لا چوارچێوەی تایبەتمەندی و پسپۆری دابن. کوێستان محەممەد ئەندامی زباتی گشتی گۆڕانیش بۆ دەنگی ئەمریکا باس لە پێوەرەکانی کاندیدەکانی گۆڕان دەکات و ئاماژە بۆ ئەوە دەکات جگە لە بڕوانامە و پرۆفشناڵی و دڵسۆزی بۆ ئەو پرەنسیپانەی کە بزوتنەوەی گۆڕان بڕوای پێێتی کەسێک نەبێت خۆفرۆش بێت دواتر بۆ ئیمتیازی بچووک و هەندێک شتی دیکە خۆی بفرۆشێت. هەرچی یەکێتی نیشتیمانی کوردستانیشە تاوەکو ئێستا ئەوانیش کاندیدەکانیان یەکلا نەکردوتەوە. جگا لە یەکلا نەکردنەوەی سیڤیەکانیش یەکێک لە ڕێگریەکانی بەردەم کابینەی نوێ و پێکهێنانی لەوادەی خۆیدا کێشەی پارێزگاری کەرکووکە لە نێوان پارتی و یەکێتیدا. ڕاهبەر سەید ئیبراهیم ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە میدیای حەزبەکەی ڕاگەاندووە ئەوان لەگەڵەوەدان هاوتەریب لەگەڵ پێکهێنانی حکوومەت پۆستی پارێزگاری کەرکووکی شێکلایی بکرێتەوە بابێ کلایکردنەوەی ئەم پرسە ناچنە ناو حکوومەتەوە. بارپرسانی پارتی دموکراتی کوردستانیش جەخلەوە دەکەنەوە کەسێک ببێت تا پارێزگاری کەرکووک دەبێت ڕەزامەندی لەسەر بێت و تاوەکو ئێستاش ناوی چەندین کاندیدی یەکێتی ڕەت کردوتەوە. کابینەی نوێ حکوومەتی هەرێم لە 19 وەزارەت و چەند دەستێک پێک دەهێنرێت و بەم شێوە پشکەکان دابەشکراون. پارتی دموکراتی کوردستان 9 وەزارەتی بەردەکەوێت کە ئەوانیش ناوخۆ و سامانە سروشتیەکان و تەندروستی و پەروەردە و شاڕوانی و گەشت و گوزار کارەبا ئەوقاف و کاروباری ئاینی گواستنەوە و گەیاندن. لەگەڵ فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە هەرچی یەکێتی نیشتیمانی کوردستانیشە 5 وەزارەتی دەبێت. ئەوانیش پێشمەرگە پلاندانان کشتوکاڵ و سەرچاوەکانیە و ڕۆشنبیری و لاوان لا پاڵ چەند دەستەیەک. بزوتنەوەی گۆڕانیش 4 وەزارەتی دەبێت ئەوانیش دارایی و ئابووری پیشەسازی و بازرگانی کار و کاروباری کۆمەڵایەتی و ئاوەدانکردنەوە. پۆستەکانی سەرۆکی هەرێم و حکوومەتی هەرێمی کوردستان جێگیری سەرۆکی پەرلەمان لە لای پارتی دموکراتی کوردستان دەبێت. یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکی پەرلەمانی کوردستان جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی لەلا دەبێت. هەروەها حەزبی سۆشیالیست دموکراتی کوردستانیش وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوانی لا دەبێت. هەرچی بزوتنەوەی گۆڕانیشە پۆستەکانی جێگیری سەرۆکی هەرێم و یاریدەدەری سەرۆکی حکوومەتی هەرێم بۆ کاروباری چاکسازی لا دەبێت. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان دکتۆر بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان. دەمەوێت سرنجی بەڕێز سەرەتا لەسەرەوە بزانم کە نزیکەی 9 مانگ هەڵبژاردن کراوە بەڵام لەو ماوەیەدا پەرلەمانی کوردستان مەسەلەن دەستی سەرۆکایەتی هەڵبژاردووە یاسی سەرۆکایەتی هەرێمی هەموار کردوێتەوە سەرۆکی هەرێمیش هەڵبژێردراوە بەڵام تاکو ئێستا وە چاوەڕوان دەکرێت کابینەی نۆ لە کۆتایی مانگە پێک بهێنرێت. سەرنجی بەڕێزت پێ دوایە بۆچی ئەوەندە ڕێکارەکان دواکەوتن؟ مەڵە سڵاو لە بینەرانی کەناڵی پەیام. لە ڕاستیدا بەداخەوەی لە هەرێمی کوردستانە
ئەگوزارێت ڕەنگە ژمارەی پێوانەی شکانە بێت لەوەی کە ئەم کۆبوونەوە زۆر و زەوەندانەی لە دوای هەڵبژاردنەکانەکرێت لە هەرێمی کوردستانە ڕەنگە بۆ نەبوونی دەستور یەکێک بێت لە گرفتە هەرە سەرەشەکان لە هەرێمی کوردستانە کە ئەم شتانەی یەکلایی نەکردوێتەوە کە مەسەلا هەڵبژاردنەکان چۆنە پێکهاتنی حکوومەتەکان چۆنە و هەروەها پەرلەمان ئەبێ چی بکات ڕۆڵێک ببینێک لەم مەجالانە بۆیە ئەمەی کە ڕوویاوە لە هەرێمی کوردستانە سادەترین خوێندنەوە ئەوەیە کە ئەم لایەنانی کە ئەیانەیە کابینەکە پێک بێنن و بە تایبەتی لەسەر و هەمویانەوە ئەلبەتە سێ لایەن و چەند لایەنێکی تریش پارتی وێچێتی ئەوەندەی لە خەمی پۆستا بوون ئەوەندەی لە خەمی بەرژەوەندیە شەخسی و عایلەی و خێزانەکانە نابوون هیچ بێگومان چارەشێکی ئەوەش لە خزمەتی خەمی گشتی و لە خەمی گشتیان نەبوون بۆیە دۆخەکە بە ئێستا گەشتووە و لە ڕاستیشە توانم بڵێم یەکلایی بۆتەوە بۆ پارتی دیموکراتی کوردستان و بۆ ئەو مۆدێل لە حکومڕانی ینی دۆخی حکومڕانی لە هەرێمی کوردستانە ینی سەر شتێک لای پارتیە بێگومان ئەنی لە ئەوە سەرۆکی هەرێمە ئەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە ئەوە وەزیری سامانە سروشتەکانەوە ئەنجومەنی ئاسایشە ئەوە وەزارەتی ناوخۆیە ئەو وەزارەتی شارەوانیە نەک لە ئەمانە ینی بەڕای من وەزارەتەکانی زۆر گرنگ نین هەرچەند ئەم جونگە هەرە ئەسیارەکان لای ئەوە بڕیاری سیاسی لای ئەوە ینی کە بڕیاری سیاسی لە لای ئەو بوو ئیتر ڕەنگە زۆر ئاسایی بێ بەلایەوە وەکو با بڵین بەخشینەوەی وەزارەتەکان سە بۆ نبوونە دوێنێ کە پێرێ هاتوتە سلێمانی ینی سەردانی یەشێک لە حیزبەکانی کردوتی ئەو وەزارەتی فڵانیشمانداناوە بۆ ئەم حیزبە بۆیە ئەمە لە ڕاستیدا سلمێنی ئەوەی کە ئەو چکە ئەو مۆدێلە خۆی کە مۆدێلێکی عایلەیی سوڵتانی نەوتیە لە ڕاستیا لە هەرێمی کوردستانە ئەمەی چەسپاندووە ئێستا کوردستان بۆتە مۆدێلێکی خێزانی بەڵێ بێگومان وەمە استراتیژی توانم بڵێم نزیکەی چارەکە قەرنێکی ڕابردووی پارتی دیموکراتی کوردستان خەونە هاتوۆتە دی بۆواقع لە ئێستادا و خەونە هاتوۆتە دی و ئێستاکە یعنی خۆ دەسەڵات دەسەڵات لە ناوان خێزانێکی دیاری کراوایە هەڵبژاردن ڕاستە کراوە بەڵام هەڵبژاردنێکی پڕ تەزویر و هەڵبژاردنێکی شکڵی نزیکەی لە سا 65 کوردستانە 60 شتێکی لە بابەتەیە هەڵبژاردن لە 159 بەشداریان کردووە بە دڵنیایە ئەوە نەتیجەی حەقیقی نییە و بەرز کراوەتەوە ئەین تا سەعات دوینی و ڕۆی سینۆ نەگەشتۆتە نازانم نزیکەی 20 تا 25 و ئەوانە تۆ گریمان تا سیش گەشت بێ ئەوە بەرز کرایە لەلایەن پارتی وێچێتیەوە بە منەظەمی کۆمیسیۆنێکی حیزبیە لە قسە سەرۆ دەکەنەوە ئاڵگۆڕی دەسەڵاتە نەتیجەی هەڵبژاردنە نەتیجەی دموکراسیەت و ئاڵگۆڕی دەسەڵاتە کە پارتی بۆ نمونە خۆی ئەوەندە کورسیێنە و ئازادە کێ دەکاتە سەرۆکی حکوومەت و کێ دەکاتە سەرۆکێرە بێگومان جیاوازی لە نێوان با بڵین ئەم مۆدێلەی کە زۆر جار لە با بڵین زاراوەکانە ڕەنگە پێی بوتێت جمهوریەتی سیاسی لەگەڵ ئەمارەتی سیاسیە چییە لەمەی جمهوریە ویراسیەکە هەڵبژاردن هەیە ینی هەڵبژاردن هەیە بەڵام هەڵبژاردنێکی شکڵیە و هەڵبژاردنێکە لە ڕاستیان کەمپی نەزاهاتی تایە ئەوەی لە کوردستانە کراوە ینی ئەو ڕێژەیە کە خەڵکی کوردستان مشارەکەی نەکردووە بەشداری پێوانەی کە بەو ڕێژەیە کە مشارەکەی کردووە و دابەشی کەرەوە بەسەر حیزبەکانە یعنی لە ڕاستیا پارتی ڕەنگە کەمتر لە 120 ئەوانەشی بەر بکەوێت لە ئەوەی کە ئەگەر بەراورد بە کۆی دەنگدەرەکانی هەرێمی کوردستان بۆیە بێگومان بەڵێ ئەمەی هەیە ڕاستە هەڵبژاردن کراوە ڕاستە دەساودەسی دەسەڵاتی ژەکرێ بەڵام کام دەساودەستا لە ناو عایلەیەکی سیاسی دیاری کراوە ینی هەر ئەو مەراسیمەی کە بۆ سەرۆکی هەرێمی تازە کرابوو شکڵی وتارەکان شێوازی پێشوازیەکان ئامادەکاریەکان ناو هۆڵەکە تۆ تێگەی لەوەی کە ئەمە شتێکی سوەری و شتێکی شکڵیە بەڵێ مەترسی هەرە جددی لەسەر ئێستای هەرێمی کوردستان شەسپاندنی ئەو مۆدیێلی بنەماڵەی حکومڕانیە مەترسیەکە لە چیدا ئەگەر خزمەتی خەڵکی دا بکرێ مەترسیەکە چیدا حکومێکی بنەماڵەیی هەبێ ڕەنگە بڵێنەوە لە وڵاتانی تریش حکمی مەسەلەن مەلەکی مثلا بنەماڵەیە بەڵام ئەزمونەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیچی دڵخۆشکەر نییە و لە ڕاستیدا ئەوانی کە لە منتیقەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە هەر هەمووی ئەزمونێکە کە پڕاوپڕە لە ستەمکاری و پڕاوپڕە لەوەی کە
بۆ ئەبەت دەسەڵات لە نێوان ئایلێکی سیاسیە دەسەڵدەستەکە و ئەزمموی چەند ساڵی ڕابردووی حکومڕانی هەرێمی کوردستانیش ما بڵین شتێکی دڵخۆشکەرمان پێناڵێ کە من تەمەناکەم من پێشبێنیانە وان نەبێت تەمەناکەم ئەمریکا لە ئایندا دروستە بێت لە هەرێمی کوردستانە لە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان. سپاس دەکەم نیازخان سپاس بۆ بەڕێزیشتان دەمەوێت سەرنجی بەڕێزش بزانم لەسەر ئەم کابینێ چکە سێمە گوێمان لە کۆمەڵێک لایانی سیاسی دەبێت کە ئەم کابینێ جیاواز دەبێتەوە بۆ CV کاندیدەکانی ژەوانەی کە دەیانەوێت پۆست وەرگن باسی دڵسۆزی و پسپۆرێتی ئەوە پاکێتی دەکرێت. پێ دوایە هەم لە ڕوانگەی ئەم جارە CV کاندیدەکان جیاواز دەبێت هەم بەرنامەی حکوومەتەکە جیاواز دەبێت لە ڕابردوو. بڕوانین لە شێوازەکان و هەوڵدانی پێکێنانی حکوومەت لە چەند مانگی ڕابردوو کە بۆتە هۆکارێکی تەواو بۆ دواکەوتنی حکوومەت ببورن بۆی درێژە بە قسەکانم بدەم بتوان ئەو فیدباکی دەنگەم ببڕن لە لای خۆتانەوە. زۆر باش بەڵە فەرموو. بەڵێ چەند هۆکارێک هەبوو بەڕوونی بۆ دواخستنی پێکێنانی حکوومەت یەکێکیان ئەوە بووە کە حکوومەتی هەرێمی کوردستان خواست هەبوو بۆی جۆرێک لە فۆرم ببورن ئەو دەنگە لەلام دەنگەداتەوە ناتوانم بەو جۆرە قسە بکەم داوای لێبوردنەکەم. بەڵێ گەراوکارانمان چاکی بکەن دەگەڕێنەوە لای بەڕێزت دەنگی بۆ دەگەڕێتەوە دەگەڕێمەوە لای بەڕێز دکتۆر لەسەر مەترسی ئەوەی کە حکمی بنەماڵەی مەسەرەن چی مەترسێکیە بۆ سەرایندی کوردستان کە بەڕێزت پێ دوێ ئێستا چەسپیوە؟ قۆرەخکاری لە سادەترین مەترسیە قۆرەخکاری دروستە بێ لە هەرێمی کوردستانە وەکو چۆن ئێستا قۆرەخکاری لە ڕاستیە لە بازاڕە هەیە قۆرەخکاری لە بڕیاری سیاسیە هەیە قۆرەخکاری لە حکومڕانیشە و دروستیش بووە لە ڕاستیە ئەین تۆ بێنە بەرچاوی خۆ شخصی نەچیرەبان بەرزانی کە ئێستا بووە بە سەرۆشی هەرێمی کوردستان ئایا پێشتر چەند ساڵ لە ڕێئاسەتی وزەرای هەرێمی کوردستانە بووە و ئایا چەند ساڵی تر ئەمێنێتەوە لە ناو سەرۆکایەتی هەرێمە ئەمە واکە تۆ کۆمەڵێک پەیوەندی دروست بێ بە دنیای دەریشەوە کەم پەیوەندیانە کە بە ئێستاشەوە هیچی پەیوەندی نین لەسەر ئەساسی بەرژەوەندی نیشتیمانی کۆمەڵە پەیوەندی گوماناوین کە هەموو دەچێتە چێوەی بەرژەوەندی ئەو عایلە سیاسیانەوە کە حکومڕانیەکان لە هەرێمی کوردستانە. بەڵێ دەگەڕێم وڵات نیازخان فەرموو با پرسیارەکەم دووبارە نەکەمەوە. بەڵێ ئەوەی کە تا ئێستا بۆتە هۆکاری بناغەیی و بنەڕەتی دواخستنی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەینەوە یەکەمیان پەیوەندی بەو خواستە هەیە کە پارتی دیموکراتی کوردستان ویسوێتی وەکو مۆدیلێک لە فۆرمی حکومڕانی بیچەسپێنێ لە هەرێمی کوردستان ئەویش حکومڕانی پاشایەتی بنەماڵیە لە هەرێمی کوردستان کە حکومڕانیەکی تەواو فاشیە ئەکرێ بڵێن هەر پارتی بۆ خۆی جۆرێکە لە مۆدیلی حکومڕانی لە هەرێمی کوردستان و ویستێتی خۆی بەرجەسە بکات. دووەم ئاسێکی ململانەیە لە نێوان حزبە سیاسیەکان و خاڵی سێمیش ململانی نێوان خودی حزبە سیاسیەکان لە ناوخۆی خودی هەر حزبێک بۆ نە ململانی نێوان خودی مەسرور بارزانی و نێچیروان بارزانی ململانی دەستخستنی پۆست لە ناو حزبە سیاسیەکان و بەشێکی ئەو بابەتە هەڵواسراوانی کە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر لە نێوان پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێستا هاتۆتە ئاراوە هەموو ئەمانش کراونەتە چەکی ململانێ لە کاتێکە هەرێکێک لەم حێزە سیاسیانە لە ژێرەوە هەمان ئاسی بەرژەوەندەکانی خۆیان دەسەکەوێت ئەوەی کە چاوەڕوانیمان هەبێت بۆ ئاستی CV ئەو کەسایەتیانەی کە لە ئێستادا هەڵبژێردراون بەداخەوە ئەو ئاسە بنەماڵەیەکی ئێمە ئاماژەی پێ ئەەکەین و لەگەڵ ئەو حکومڕانیە پاشایەتیە لە ساڵی 2019 و لەگەڵ سوێن خواردنی سەرۆکی حکوومەت لەگەڵ دەستنیشانکردن و ڕاستپاردنی خودی مەسرور بارزانی لەگەڵ چوونە شوێنی برای مەسرور بارزانی بۆ ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایش لەگەڵ بوونی بارەگای بارزانی هەموو ئەم جۆرە لە حکومڕانی پاشایەتی چەسپاوە جیالەوە ئەمە هەر ئەوە نییە لەسەر ئاستی بنەماڵەیەکی سیاسی بەتەنیا چەسپا بێەوە تا ئێستا حزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان کاک محەممەد حاجی مەحموود براکەی خۆی ڕاستپێرێ محمود سنگاوی هەوڵی داوە کوڕەکەی خۆی بچەسپێنێ کۆسەر ڕسوول ئەوە تا پۆستی کوڕەکەی زامن کردووە ئەوە تا بنەماڵی تاڵەبانی بە هەمان شێوەوە تا پۆستە ئەمنیەکانی تر بە هەمان ئاسماونەتەوە واتە ڕەچاوکردنی پێدانی پۆستەکان لەسەر ئاسێکی باڵاترە ئەگەر دەرفەتم دێمێ ڕوونی کەمەوە
بۆ نمونە ئەنجومەنی باڵای نەوت و گاز لە هەرێمی کوردستان کۆسرەد ڕسوول هەوڵی زۆر گەورەی هەبوو کە وەزارەتی پلاندانان بەر کوڕەکەی خۆی بکەێت چونکە ئەندامی ئەو وەزارەتە ئەبێت بە کەسێک لە ئەنجومەنی باڵای نەوت و گاز لە هەرێمی کوردستان کۆ کەسایەتەکانی تر لە پۆستە باڵەکانی تر کە لە دارایی و سەرۆک حکومەت و پۆستە دیاریکراوەکانی ترن بۆیە ئەمانە زۆر گەورەتر قوڵتر بیریان لە بەرژەوەندی ئابووری و سیاسەکانی خۆیان کردوتەوە بۆیە ئاستی ململانەکان لە جێگیرکردنی پۆستەکان تقریبن تا ڕادەیەک ئێستا جێگیر بۆ تەنانەت لەناو خودی بزوتنەوەی گۆڕانیش کە هەموو ئەوانەی وەلائیان بۆ بنەماڵی نەوشێروان لە نێوانیان چیا و نمانە بێت ئاسان قبول ناکرێن تۆ ببینە هەر لەو راپۆرتەی کە خۆتان پێشکەشتان کرد ئێستا بزوتنەوەی گۆڕان گەشتەوە ئاستی باز لەواکە دەستەواژەی کەسی خۆفرۆش بەکارێن یاڵێ کەسێ بێ خۆی نەفرۆشێ لە بەرامبەر پۆست و پێگە و پارە واتە ململانەی دەستخستنی پۆستەکان جارێکی تر لە ڕێگەی ئیمتیازەوە لە ناو حکوومەت واتە کڕینی لەلایەن پارتی و یەکێتی و دەستخستنی بە کۆمەڵێک بابەتی تر هێشتا مەترسیترە واتە پۆستەکان بسەنرێتەوە لە ماوەی جێگیرکردن و چەسپاندنی ئەم کەسایەتیانش لە ناو حکوومەت بۆیە کێشەی حکوومەتی هەرێمی کوردستان کێشەیەکی زۆر گەورەیە بە تایبەت ئێمە لە کاتێکە باز لە پێکهێنانی کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە وێنایەکی زۆر مەترسیداری حکومڕانی بە تەواوی چەسپاوە لەم دۆخە چ لە ئاسی هەرێمایەتی چ لە ئاسی دۆسەی نەوت و گازی هەرێمی کوردستان چ لەسەر ئاسی بەهێزبوونی میلیشیاکان تۆ هەر ببینە لە کاتی پێکهێنانی حکوومەت ئەوە تا بارەگای بەرزانی و محمود سەنگاوی وەک هێزێکی بنەماڵەی حکومڕانی وەک هێزێکی میلیشیایی لە بەرامبەر لە ململانێدان بۆیە ئاسی کێشەکان هێند قوڵە من پێم وا بێت ئەگەر هێزە هەرێمایەتەکان هێزە نێودوڵەتەکان نەبن ئێستا پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بە ئاسانی وەک ساڵی نەوەتەکان هەمان ئاسی شەڕی ناوخۆ ڕائەگەێنن کە من پێم وایە ئێمە تەنیا لە قۆناغێکی شەڕی ناوخۆی ڕانەگەندراوداین لە ئێستا گەرنا شەڕی ناوخۆ بە ئێستاشەوە هیچ کات کۆتایی ناتوە بەڵێ ینی بەڵام ینی هەندێک لایەن پیان وایە کە ئەم جارە حکوومەتەکە جیاواز دەبێت چونکە لە بانگەشێڵ بدانیش باسی کوردستانێکی بەهێز باسی هەلی کار و ئارامی و خزمەت دەکرا ینی پێدوانی لە هیچ ڕوانگەیەکەوە ئەم حکوومەتە جیاواز بێت بەداوای لێبردنەوە ئەبێ بڵێم ئەم قسە لە نوکتەیەکی خۆشە چێ لەو کاتێک کە باز لە هەلی کارەکەن زیاتر لە 30 کیلۆمەتری خاکی هەرێمی کوردستان وە خەڵک ڕۆژانە ڕز و باخی ئەسووتێ هەلیکار لە دەسەدا کشتتوکاڵی ئەسووتێ بێستانی ئەسووتێ هەنگوینەکانی ئەفرن بۆ وڵاتانی تر بەهۆی دەوڵەتی تورکیا لە کاتێکە هیچ ناڕەزایەتی دەرنابڕن لە ناخۆی هەرێمی کوردستان ڕێژەی بێکاری بە پێ ئەوەی کە پێشتر ڕاگەندراوە لە ئاسێکی زۆر زۆر بەرزە هەزاران کەس لە دەرچووی زانکۆ و پەیمانگاکان تا ئێستا بە بێکار بەڕێژ نەخێر وانە زانین کۆ حکوومەتی هەرێمی کوردستان دوایین ئامار ئەڵێ 11 ئەڵێ ڕێژەکەکەم بۆتەوە بەڵام ئەزانین لە ئەرزی واقع ئەوەی ئێمە ئەیبینین ناڕاستە چونکەوە ساڵانە هزار خوێندکاری گەنج دەرچووی زانکۆ و پەیمانگاکانن بێکارن ئەوە تا ئێمە خۆبازاڕی کارە بینین ئاسەکانی تری بژێوی ژیان و لە دەستدانی کارە بینین ڕێژەکەی ئێجگار زۆرە دووەم ئەوەی کە پەیوەندی بە حکوومەتێکی بەهێزەوەی حکوومەتی بەهێز لە ڕوانگەی ئەم جۆرە لە عەقڵیەتی سیاسی ئەوەیە کە مەسرور بازانی سەرۆک حکوومەت بێ نێچیرفان سەرۆکی هەرێم بێ ئەمانە میلیشیان هەبێ هێزی تایبەتیان هەبێ و هەر کاتێک بیانەوێ ڕۆژنامەنووسێ بکوژن کەسایەتیە سەرکوتکەن هەڵکوتنە سەر یەکگرتو هەڵکوتنە سەر کۆمەڵ هەڵکوتنە سەر بزوتنەوەی گۆڕانیا هەر هێزێکی سیاسی تر بخوازن دەستگیری بکەن وە سیناریۆی بۆ دابڕێژن لە دەستگای ئاسایش و پاراستن و زانیاریەوە بۆیە ئەم ئاسی حکوومەتی بەهێزە مستەحیلە ئەم وێنایی کە ئەمان بانگەشەی بۆکەن بچەسپێ لە هەرێمی کوردستان لەبەر ئەوەی ئەگەر بنەمای دیموکراسی هەبووە لە هەرێمی کوردستان ئێستا ململانێ سیاسیەکان و ئاسی سیاسی لە هەرێمی کوردستان سەقامگیرە بوو ئاسی گەندەڵی بەم شێوەیە نابوو ئەوە تا ئاسی پەروەردە بەم شێوەدا ڕووخاو نابوو گەندەڵەکانی بواری دەرمان بەم ئاسە نابوو تۆ ببینە ئێستا ئێمە شەڕی دەرمانمان لەگەڵەکرێت لەسەر ئاسی مخدرات لەگەڵنەوەی ئێستا و نەوەکانی داهاتوو ئەکرێت لە هەرێمی کوردستان ئاسی داڕووماوی ناوخۆی گەشتە ئاستێک کە بۆشایی ئەوە دروست بووە بۆ نمونە بۆم گرنگە ئەم دوو نمونەیە بخەمە ڕوو کەسێکی وەکو محمود سەنگاوی باس لەواکە کە دوو ئیدارەی ڕابگەێنن ئامادەن بارەگای بارزانی وەڵامەدات و ئەڵێ ناوبرا و ئینسان کوژە تۆ لە سەردەمێکە وەک هێزێکی سیاسیدان برەوەی بۆی کە کەسێک ئینسان کوژە مەلەفی کوشتنی هەیە و دەرباز بۆ لە سزاکەواتە ئێمە لە وڵاتی دەرباز بوون لە سزا و لە وڵاتێکی پاشاگەردانین ئەکرێ بڵێن لە دۆخی
دۆخێکداین سەروەری یاسا هێزی حکوومەت لە ڕووی سەروەری یاسا و دام و دەستگاکانی تر تاوا لە کیشوە ئەوە تا سەرۆکی ئەنجومەنی دادوەری لەبی ئەوەی بێلایەنی خۆی سربەخۆیی خۆی بچەسپێنێ و بسەلمێنێ لە دۆسیەکەی وەک پارتیەک پیرۆزبایی لە سەرۆکی هەرێمی کوردستانەکە ئەوە تا پەرلەمان بەدەست پارتی دیموکراتی کوردستانەوەی تەواوی جونکەکانی تر بەمانایەک ئەم فۆرم و شێوازەی حکومڕانی کە لە داهاتوو بەرجەستا بێ کە مەترسی چەندین ساڵی ڕابردووی ئێمە بوو زۆر بەداخەوە بەهۆی بەشێک لە ئۆپۆزیسیۆنی پێشووی هەرێمی کوردستان و لە سەروی هەمویانەوە بزوتنەوەی گۆڕان ئەم حکومڕانیە پاشایەتیە سەلماوە چەسپاوە و شەڕی میلیشیاکان کە لە ئێستادا هەیە لەم ساڵ و لە داهاتوی حکومەتی هەرێم زۆر بەهێزترە بێت. بەڵێ سپاس دەکەم دەگەرم وڵای بەرز دکتۆر سەبارەت بە ئادەی پەرلەمان کە نزیکەی لە 11 شەشەوە پەرلەمانتار 11 ساڵە ڕابردوو سوێندی یاسایان خواردووە چی کردووە پێ دوایە کارەکانی بە شێوەیەکی باش بەڕێوە بردووە لە کاتێکە لە سەرەتای مانگی داهاتوو پەرلەمان دەچێتە پشووە؟ ناخێر ڕاستیا بەداخەوە ینی دام و دەستگای حکومڕانی لە هەرێمی کوردستانە و پەرلەمانیش وەکو بەس بەشێک لە ئەو مؤسساتانی لە هەرێمی کوردستانە هەیە بێ باەخ کراوە و لە ئەرزی واقعا بۆ چۆڕێکی باە لە پێکەنانی حکوومەت کە مەسەلە نەیگەڕاوە پەرلەمان ینی تۆ بێنە لە بەرچاوی خۆ پێکاتەی وەفتی پارتی دیموکراتی کوردستان کە هاتوون بۆ لای حیزبەکان دوێنێ و پێرە جێگری سەرۆکی پەرلەمانی تایە بۆ سەرۆکی پەرلەمان بەم شکڵە نەخێر ئاسایی نییە لە ڕاستیە چکە پەرلەمان قەرارە لە سەروو سوڵتەی تەنفیزیەوە بێ لە هەرێمی کوردستانە و قەرارە لێپرسینەوە بکە لە حکوومەتی هەرێمی کوردستان تەشریع بکە و بە حسابی ئەوەی کە ئێستا گوزەراوە لە ناو پەرلەمانی کوردستانە ئیدعایەوە کرێت کە ئەتوانێت لە پرسینەوە لە سەرۆکی هەرێمیشکە لە ڕاستیە ئەمە ناکرێت تۆ جێگری سەرۆکی پەرلەمان وەفد بێت لە ناو ئەو کەسەی کە ڕاستپێریە بۆ پێکێنانی کامیبینەوە لە دوایەوە بڕواوە بەڵامەنداویسەکەدێتی و مافێنیە کە خۆی ئەزانی ئەکرا خەڵکی تردا برنرایە ینی ئەمە لە ڕاستیە تێڕوانینی ئەم حیزبەیە بۆ پەرلەمانی کوردستان کە چۆنەوە بەداخەوە حیزبەکانی تریش ینی ئێستا خۆ پەرلەمانی کوردستان پارتی ئەکسەرێتەتیایە وازەحە بەڵام تۆ بێنە لە بەرچاوی خۆت ینی جوڵەیەکی حیزبەکانی تر چیە لەگەڵ پەرلەمان پارتی سەرەکی ترین کێشە ئەوەیە لە ڕاستیە تۆ هیچ کەسی یەکەمی حیزبێک نبینی لە هەرێمی کوردستانە بچێتە ناو پەرلەمانەوە خۆیسە تۆ بچی ئەمە لەگەڵ کەسی یەکەمی حیزبەکان باسکەی ئەڵێ ئەی بەدیوی تریشا خۆڕەخنەمان لێگرن ئەڵێن ئەی بۆچی ئێوە دەرفەت ناکەنەوە بۆ گەنجەکانەوە تا ئێمە دەرفەتمان کردەوە بۆ گەنجەکان بۆی بستنە ناو کایەکانی ترەوە تۆ بێنە بەرچاوی خۆ ئەو شەڕەی کە کەس با بڵین مەکتەب سیاسی و سەرکردایەتی و یاخود هاوشێوەی مەکتەب سیاسی پارتی وێچێتی لە ناو حیزبەکانی ترە لەسەر وەزیری و لەسەر سەرۆکی هەرێم و جێگری سەرۆکی هەرێم و بە کوردەکەی لەسەر دەسەڵاتی تەنفیزیە کرێ هەرگیز ئەو شەڕە لەسەر چوونە ناو پەرلەمان ناکرێتەوەوانە یعنی ئەمای سەلمێنێت کە بەداخەوە کە من خۆشم خولی پێشوو ئەندامی پەرلەمانی کوردستان بووم بۆ ئێستا شەوەم جارەکە هیچ بڕایەکەم بۆ ئەنجامەش نەبوو کە بۆم هاتوێتەوە و بابەتێکی ترە بە ڕاستیدا نابینیت ینی پەرلەمان ڕقەمیەک بێت لە هەرێمی کوردستانە هەرچەنە ئیدعایەواکرێ کەم سیستەمە پەرلەمانەیە کە بە هیچ جۆری ئەمە ڕقەم چەندە پەرلەمان لە ڕاستیە لە دواوەیە زۆریش لە دواوەیە و ئەگەر هەر بەو ئیدعایانە بێت کە ئەکرێت کە گوایە ئەمە سیستەمەکە پەرلەمانیە سیستەمی پەرلەمانی لانی کەم تەوازن و هاوسەنجیتیایە ینی چێک و باڵانسی پێوتێت ئەمەیتیایە بەڵام ئایا ئەمە هەیە لە ناو مؤسسات لە هەرێمی کوردستان نەخێر بۆیە ئەوای ئێستا لە پەرلەمانی کوردستان ئەگوزارێ بەداخەوە ڕۆڵێکە کە ڕۆڵێکی زۆر هامشیە بە ڕۆڵێکی زۆر پەراوێزیە تاسەی چەند نەکردووە حەوت مانگە نەخێرەوەی کە کردویانە لە ڕاستیە هەچ کاتێ پێویستیان پێ بوو بێ کۆیان کردوتەوە ئەوە بە بڕای من کۆمەڵێ یەک دوو یاسایان پێ دەرچوانن کە وەکو من قەناعاتی شخصی خۆم ئەوەی هەڵبەتە ئەو دو یاسایانش ئەوە بوون کە ئەم دەسەڵاتە سوڵتانیە نەوتیان لە هەرێمی کوردستانە چەسپاند و ئەوەی کە ئێستا ئەگوزارێت بەداخەوە چاوەڕوانی ئەو لێ ناکرێت کە بتوانێت ڕۆڵێکی ڕقابی کارا و لێپرسینەوە لە دەسەڵاتی جێبەجێکردن پێ دوێ لەو ڕۆڵ نبینێت کە لە چەند مەسەلەن چەند ڕۆژی داهات و کاندیداس پێدرا و کارنامە پێشکەشی پەرلەمان بکەم جارە پەرلەمان باشتر لە کارنامەی حکوومەت بکۆڵێتەوە لە ڕاستیە لە هیچ جێژێک لە کابینەکانی ڕابردووە حکوومەت کارنامەی نەبووە ئەی لە
خولی پێشووە کە لە 2014 هاتنە پەرلەمانی کوردستان وتارێکیان هەبوو و بەداخەوە ینی ڕەنگە جۆرێک لە جێویش دروست بوو لە ناو قاعەکە مەجالیش نەدرا زۆر پەرلەمانتارەکانە و کاتە قسە بکەنوانە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ئەو کاتەکە ئێستا سەرۆکی هەرێمە وتارەکەی خوێندەوە و تەسویت کرا لەسەر با بڵینە کە بەیەکەی وەزیر و ڕێیز وزەرا و جێگرەکەی وانە بۆ یە کارنامە بە بڕوای من نەک بایەخی هەبووە و ڕەنگە بشی نووسن ڕەنگە بینووسن وەکوویسە ئیدیاکەن و کارنامەیەکی باشش بنووسن وەکو کارنامەوانە بەڵام بە هیچ جۆرێک ئەم کارنامەیە ناچێتە ئەوەی کە پلانێکی بۆ دامرە مەسا لە ماوەی ئەو نەمانگا لە ماوەی ئەو ساڵ بڕیاردانێکی پێشوەختە نییە من دیسانێڵێمەوە من تەمە ناکەم هەموو ئەم قسانەی ئێمە پێچەوانە بێت تەمە ناکەم و حکوومەتێک دروست بێ لە ئایندا کە دیموکراسی بێ عدالت خواز بێ لە خزمەتی خەڵکا بێ شەفافیەتە بێ هەلی کار هەبێ حکوومەتێکی ئەمنی نەبێت چکەوەی کە هێستا هەیە حکوومەتی ئەمنیە یعنی ئەمانە کە باسی ئەوە ئەکەن کوردستانی بەهێز کوردستانی بەهێز لەو ڕوانگەوە سێرەکەن کە لە ڕووی ئەمنیەوە بەهێز بن و شخصیەتی ئەمنی بەهێزی تیاابێ کە خۆیەوەی ئەدعای بۆکەنوانە لە ڕوانگەی بەڕێستەوە کوردستانی بێز کاڵم حکوومەتێکی ئەمنیە بڕۆ سەیری ئەو پارەیەکەن کاچێ بۆ مؤسساتی ئەمنی عسکەری بەراورد بۆ پارەی کاچێ بۆ کەرتەخست بەدگوزاریەکان بە تەقدیری من حدودی لە 156 موچەی هەرێمی کوردستان بۆ کەرتی ئەمنی و عسکەریە ڕوا کوردستانی بەهێزەوەیە کە ئابوووریەکی فرە ڕەهەندی بەهێزی هەبێ کشتتوکاڵ گەشت و گوزار هەموو ئەوانی تر حکوومەتی هاوڵاتی بێ بە معنای کەلیمە هەلی یەکسان هەبێ لە نێوان هاوڵاتیان و ئەو خێزانە سیاسیانی کە ئێستاکە قۆڵخی بڕیاری سیاسی و دەسەڵاتیان کۆ لە هەرێمی کوردستانە خەڵک شانازی بەوە بکە کە لە ڕاستیدا لە شوێنێکە ئەژی کە کەرامەتی پارێزراوە هەر ئەو قسانەی کە لە بینی بارەگای بەرزانی و مەحموود سەنگاویاکرێ ئەی سەلمێنێکە ئەم کوردستانێکی خۆشگوزەران و ئارامە یا کوردستانێکە کە کۆمەڵێک باند و کۆمەڵێک عایلە و بەرژەوەندی سیاسی و عسکەری بەڕێوەیە سپاس دەکەم بەڵە بینیرانی بەڕست ناوبڕێکی کورت و دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لای میوانەکەمان لە هەولێر لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارات هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی شەربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شەربەتی خاڵقی. حەزەکەی ببیتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە؟ ئاسانە بەکڕینی کارتێکی 20,000 دیناری لە چاڤیلاند ناوت دەچێتە تیرۆپشکی دەرچوونی ئۆتۆمبیلێکی تۆیۆتای 2009 0 کیلۆمەتر. ئاگادار بن ئەو 20,000 دینارەتان نافەوتێت چونکە ئێوە دەتوانن هەر کاتێک پێتان خۆش بێت بای ئەو 20,000 دینارە هەر یاری و چالاکیەکی چاڤیلاندتان ئەرەزوو لێبێت بەکاری بهێنن بۆ خۆتان یاخود بۆ منداڵەکانتان بە یەک جار سەردانکردنی چاڤیلاند. یەک جار سەردانی چاڤیلاند کە و کارتێک کڕە ئەوە ناوت دەچێتە تیرۆپشکەکە بۆ ئەوەی ببیتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە. ڕۆژی تیرۆپشک دەتوانیت خۆت ئامادە بیت یاخود ڕاستەوخۆ لە میدیاکانەوە بینەری بیت کاتێک ژمارەی کاتی دەرچوو هەڵدەبژێردرێت. هەر ئێستا وەرە و لە 15 تا 15 ماوەی یەک مانگت هەیە بۆ ئەوەی سەردانی چاڤیلاندەکەی سلێمانی بکەیت و چانست هەبێت بۆ وەرگرتنی ئۆتۆمبیلێکی تۆیۆتای مۆدێل 2019. هەر ئێستا سەردانی چاڤیلاند کە لە شاری سلێمانی
هەم کاتێکی خۆش لە هەوایەکی سروشتی و فێنێک بەسەر بەرە و هەمیش ناوی خۆت خەرە تیر و پشکەکە تا ببیتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە. چاڤیلان گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بە هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. نیازخان سەبارەت بە مەسەلەی یەکێتی و پارتی کە تاکو ئێستا لەسەر کەرکووک نەگەیشتونەتە ڕێکەوتن، پێدوای ئەمە کێشە بۆ کابینەکە دروستکە یاخود ئێستا مەسەلەن بەشێکیان باز لە دوو ئیدارەی دەکەن. پێدوانی ئێستا کوردستان دوو ئیدارەیە بەڵام بە شێوەیەکی فەرمی ڕانگەێنراوە. سەرەتا لەبارەی کەرکووکەوە وەڵام بدەمەوە. زۆر بەداخەوە هەمیشە بێ ئەو دەستەواژەیە بڵێن کە پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستان وەک دوو کارکتەر بوون بەشدار بن لە قومارێک و لەو قومارش کەرکووک وەک بارمتەدانرابێت. ئەوە تا ڕووداوەکانی پێش 16 و 17 ئۆکتۆبەر ئەو ڕاستیەمان بۆ ئەسەلمێنن لە ئەنجامدانی ڕفراندۆ هەر بە هەمان شێوە قومار بە کەرکووکەوە کرا و هەمان ئەو گرنگیەی بارزان و قەڵاچۆلان بۆ پارتی هەیەتی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و هەمان ئەو گرنگیەی سلێمانی بۆ یەکێتی و هەولێر بۆ پارتی هەیەتی هیچ کاتێک هەمان گرنگی کە پەیوەنددار بێ بە کەرکووک بۆ ئەو دوو هێزە سیاسیەنەی بۆ بەڵکو کەرکووک هەمیشە وەک ناوەندێک تەماشاکراوە کە سوود لە داهاتی نەوت و بەکاری بێنن لە ململانێ سیاسیەکان. بۆیە کاتێک کە کەسێک وەک نەجمەدین کەریم تاوانبارەکرێ سکاڵای یاسایی لەسرە و ئەو کەسایەتیانی تر کە سکاڵای یاساییان لەسەر و بانگهێشتی بەردەم دادگاکراون بەهۆی دۆسیەکانی گەندەڵێەوە. ئێستا دۆسیەکانی ئەوان لە پەنای ئاڵای کوردستان خۆ هەڵواسین بە ئاڵای کوردستان و ناسیۆنالیزمی کوردیەوە خەفە ئەکرێت و لەبەری ئەوەی ئەو کەسایەتیانە ڕێگە بدرێت لە دادگاکانی عێراق لە بەڵگەکانیشی سەلماندووە پارێزگاری پێشووی کەرکووک. بەڵگەکان چۆن سلمێنراون لە کاتێک کە ئامادە نیە ناوێرێ بچێتە بەردەم دادگا. دووەم ئەم کەسایەتیانەی کە کێشەکەمان ئەوەیە تۆمەتبارن بە گەندەڵی لەبری ئەوەی ڕێگە بدرێ بچنە بەردەم دادگا پۆست و پلە و پایی گەورەتریان پێ ئەدرێ و لەبەر ئەوەی دۆسیەکانی گەندەڵی لە نێوان کەرکووک هەولێر سلێمانی ڕیشەی بەیەکەوە بەستراون و پەیوەندیان بەیەکەوە هەیە لە نێوان بانکەکانی هەرێمی کوردستان و ئەو پارەی کە بۆ ئێرە هاتووە ئەوەی کە هەناردە کراوە لە دۆسەی نەوت و پەیوەندەکانی شتەنان لەگەڵ تورکیا ئامادەنین هیچ یەکێک لەو کەسانەی لە دۆسیەکانی گەندەڵی تێوەگلاون لە کەرکووک بچنە بەردەم دادگاکانی عێراق، چونکە ئەوە ئەبێتە هۆکاری ئاشکراکردنی تەواوی پەت و ڕیشاڵەکانی گەندەڵی لەگەڵ هەرێمی کوردستان و بەشێک لەگەڵ وڵاتانی هەرێمی لە نێویان دەوڵەتی تورکیا. بۆیە ئەوەی کە تا ئێستا ئامادەنەبوونی چارەسەری دۆسیەی کەرکووکە بەو شێوەیە ئەوە تا خۆ کۆمپانیای کار تا ئێستا لە کەرکووک کارەکەن قازانجی خۆیان بەدەستێنن خۆی مازانی ئەوە تا کۆمپانیای کار سەر بە پارتی دیموکراتی کوردستان ئەوە تا کارکردنەکە ئەمان بە هەمان شێوە پاڵاگۆ هەمان شوێنی خۆیان مکۆی کە پێشتر هەبووە زۆر بەڕوونی ماوە پێشتر پەرلەمانتارەکانی هەرێمی کوردستان پەرلەمانتارەکانی عێراق زۆر بەڕوونی ئاماژەیان بەم دۆسیانە کردووە. خاڵێکی تر ئەوەی کە پەیوەندی بە بەستنەوەی دۆسیی حکوومەتی هەرێمی کوردستانە لەگەڵ دۆسیەی کەرکووک بۆی کە کاندیدێک هەبێ بە ڕەزامەندی پارتی دیموکراتی کوردستان هەر ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان خۆی رازی نییە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئاماژەی ئەوەیە کە کۆنەبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک هێندەی لەمپەرەکەی پەیوەندی بە پارتی دیموکراتی و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەیە پەیوەندی بە بەغداوە نییە. واتە دانەنانی پارێزگارێکی کورد لە ئێستا کێشەکەی ڕاکانجبوری نییە، لانی عەرەبی و عێراقی نین بە هەندێوەی کە خودی پارتی دیموکراتی و یەکێتی نیشتیمانی کوردستانن. بەداخەوە
ئەم جۆرە گەمە سیاسیە ئابوووریە قێزەوەنە ئەبێتە هۆکاری ئەوەی لە داهاتوو پارێزگارێکی کوردیش لە کەرکووک بێت نەتوانێت بەر بۆ تەعریبە ببرێت کە ئێستا بەهۆی داعش و لە پەنای داعش و بەشێک لە قۆناغەکانی دوای ساڵی 2014 زۆر بەلێشا و بەهێزەوە لە بەرامبەر کەرکووکیەکان و ناوچە کوردستانی جێناکۆکەکان لە دووسخورمات و تەنانەت تا ئەوەی لە بەرامبەر ئێزیدیەکان و شنگال و مەخموریش ئەنجام درراوە بەری پێ بگیرێت کە ئەمە بابەتێکی زۆر مەترسیدارە. خاڵێکی تر ئەوەی کە پەیوەندی بەلایانی شەڕی ناوخۆوە هەیە زۆر بەداخەوە ئێمە ئەزانین بچینە دێگەڵە بچینە هەر یەکێک لە بازگەکانی سلێمانی هەولێر هەست بە تەواوی ڕۆژی دوو ئیدارەیەکەین دەستگای زانیاری و پاراستن ببینە زۆر بەڕوونی ئەمە ئەبینی ململانیەکانی هێزە سیاسەکان لەسەر دۆسیی نەوت و ئەمدا بەشکاریە لە ڕووی سنووری جوگرافیە و مامەڵە پێکردین لە ڕووی دۆسیی نەوت و تەواوی بەرژەوەندەکانی تر ئەو ڕاستیە ئەسلمێنێ. خاڵێکی تر بوونی میلیشیاکانە زۆر بەداخەوە ئەوە تا ئێمە بینین ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەسەر هێڵە بۆی هێزەکانی پێشمەرگە ئەو هێزانی کە بە نایاسایی تایبەت سەر بە هێزە سیاسەکانن یەک بگرنەوە لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگە بەڵام ئەوە تا خودی پارتی دیموکراتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسیارە لە بوونی هێزێکی یەکانگیری نیشتیمانی دامەزراوەی لە هەرێمی کوردستان و خاڵێکی تر هەر ئەم ململانەیە کە لە نێوان مەحموود سەنگاوی و لە نێوان خودی بارەگای بارزانی هاتۆتە ئاراوە ئەومان بۆ ئەسلمێنێک کە میلیشیاکان زۆر بەهێزن تاوانبارانی دەرباز بوو لە سزا هەنجیالەوە من ئەمێ قسەیەکی قوبات تاڵەبانی بێنمەوەیات کە پارساڵ لە ساڵڕۆژی بەرەنگاربوونەوەی گەندەڵی ئەوەی ئاماژەی بۆ کرد لە دەستەی دەستپاکی هەرێمی کوردستان لەبارەی مەحموود سەنگاوی بە بێەوەی ناوی بێنێ کە دەرەنجامی بەڵێ ڕایگەیان کە خەڵکیەکەن لە بەرەکانی جەنگ ڕائەکەن چەک ئەفرۆشن ئینسانە کوژن باش ئێمە لە چ وڵاتێکە ژین بەڕاستی ئەساسن ئەم بەرپرسە سیاسیە حکومیە دیارانە چۆن شەرم ناکەن باز لەم دۆسیاناکەن و تاوانباری گەورە ئازادە لە کاتێکە بۆ نمونە خودی بنەماڵی بارزانی تێوەگلاوە لە دۆسیەی تیرۆرکردنی سەردەش عوسمان و پێی تۆمەتبارە ئەوە تا مەحموود سەنگاوی و یەکێتی نیشتیمانی کوردستان لە دۆسیەی کاوەگەرمیانی و دۆسیەکانی تریش لە دۆسیەی ڕۆژنامەنووسانی تیرۆرکراو بۆیە ئەمەوێ بڵێم ئێمە ڕاستە بەڕابەرایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و مادین ئۆلبرایت ئەو کاتە ڕێکەوتنێک کراوە لە نێوان جەلال تاڵەبانی و مەسعود بەرزانی بۆی شەڕی ناوخۆ کۆتایی پێبێ ڕاستە ڕێکەوتنی استراتیژی کراوە لەبین ئەمە بەڵام ئەم دوو هێزە بەڵام لەبەر ئەوەی ئێمە بە قۆناغی دادپەروەری ڕاگوزەر لە هەرێمی کوردستان تێنەپەڕێوین قۆناغی عەدالەی ئینتیقالیمان بەو شێوەیە نەبینەوە بۆی کە بەرپرسانی تێوەگلاو ڕوبەڕووی دادگا بکرێنەوە داوای لێبوردن هەبێ کۆمەڵێک پرسی تر پەیوەندیدار بەو ڕێکارە بۆیە قۆناغی شەڕی ناوخۆ لە دەستێکەوە چێتە دەستێکی تر و خودی ئەم هێزە سیاسیانە پێویستیان بۆی ئەم جۆرە کاراکتەرانە درێژیان هەبێ بۆی لە هەر شوێنێک بلملانیان لەگەڵ پارتی یا پارتی لەگەڵ یەکێتی کەوتە مەترسێەوە ئەم کارکتەرانە زیندوو ببنەوە لەمپەر لە بەردەم بەدامەزراوی بوونی هەرێمی کوردستان چەسپاندنی سیستەمی دیموکراسی بەڵێ ینی پێ دوایە ئێستا لەسەر کەرکووک دەگەنە ڕێکەوتن و بەبێ یەکێتی یاخود دەتوانێت حکوومەتیش پێک بێنرێ پێ دوایە پارتیە و هەنگاوە دەنێت بە کورتی بێ دواتریش دەگەڕێمە وڵاتە بەداخەوە تا ئێستا هیچ پێ ناچێ و ئەو ئاماژانەی لەسەر پەرلەمانی کوردستانیش هەن چونکە لە مانگی داهاتۆ پشووی وەرزی پەرلەمانی کوردستان دەست پێکا پێ ناچێت جارێ دۆخەکەەوە بە ئاسانی تێبپەڕێت بە تایبەت خودی ئەم بەرپرسە سیاسیانە دەخوازن کوڕەکانیان جێ پێ بکەنەوە لە بری خۆیان لە ناو ئەم کابینە نوێ بۆیە لە نێوان پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەیەک نیە بە تایبەت ئەو سیناریۆی تر لەبارەی پەرلەمانەوە کە ئاماژەی پێکرێ ئەکرێت دانیشتێکی نائاسایی بکرێت بەڕاستی شەرمەزاریە تۆ کابینەیەکی نوێ پێک بێنی لە حکوومەتی هەرێمی کوردستان بتەوێ خولی وەرزی پەرلەمانی کوردستانی بۆ درێژ بکەیتەوە یاخود دانیشتێکی نائاسایی بۆ بکەیت. بەڵێ سپاس دەکەم دەگەرم وڵایی بەڕێز دکتۆر سەبارەت بە مەلەفێکی تر مەلەفی نەوت و موچێ پێ دوایە لە 4 ساڵی داهاتوو چی بەسەر ئاراسەکان بەو شێوێن کە لە خزمەتی خەڵکدا بیا خود پێچەوان و مەلەفەکە بەرەو خراپترسی بە تایبەتی مەلەفی نەوت ئەوەی کە تا ئێستاکە هەیە لە هەرێمی کوردستانە مەلەفی نەوت لە بری نیعمەت بۆ مەلعنەت و نەکبەت بۆ خەڵکی هەرێمی کوردستان و دنیاە خوێندنەوە و تێڕوانینی شەیە لەسەر پەیوەندیەکانی نەوت و ئیستبداد نەوت و ستەمکاری و بە تایبەتی لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە وەلا لەم فۆرمانەی کە لە لای ئێمە ئەگوزەریە کە هاوشێوەی فۆرمەکانی وڵاتەکانی تری منتیقەکەمانە چۆن نەوت و ستەمکاری پەیوەندیان بێکەوە ئەزانی لە هەرێمی کوردستانە لەبەرەوەی
سڵتەی ڕقابی سڵتەیەکی زۆر لاوازە لەسەر دەسەڵاتی جێبەجێکردن بۆیە هەمیشە ئەو دەسەڵاتی جێبەجێکردنە چۆنی ویستووە ئاوا کاری کردووە یعنی تۆ بێنەرە بەرچاوی خۆت بە ئێستاشەوە تا ئێستاکە نەتوانراوە لە ناو پەرلەمانی کوردستانە یەک وەزیر لە وەزیری بخرێت واتە ئیقالە بکرێت یاخود ئیستیجواب بکرێت و سەحبی سیقەی لێ بکرێت ڕێز وزەرایەکمان نەدیوە لە ناو پەرلەمانی کوردستانە ئیستیجواب بکرێت و سەحبی سیقەی لێ بکرێت و ڕەنگە ینی پەرلەمانتارەکان هەموو خواستیان هەبێ ناڵم بەشێکی زۆری خواستی هەبێ ناڵم هەمووی بەشێکی زۆری خواستی هەبێ مەمکان من خۆم لە خولی پێشەوە سێ جار هەوڵم داوە ئیستیجوابی وەزیر کەمەوەوانە بەڵام لەبەرەوەی پەیڕێوێکی ناوخۆی ئەمەندە خراپ هەیە بە ئێستاشەوە کە پێویستی بە دەنگی دوو لەسەر سێ هەیە هیچ کاتێ دوو لەسەر سێ کۆ نابێتەوە دوو لەسەر سێ ینی پارتی ئەنی یەکێتی بەڕاستی بۆیە ئەم نەبوونی ئەم سوڵتە ڕقابیە وای کردووە کە ئەوەی لە هەرێمی کوردستانە گوزەراوە لە ناو چەند کەسێکی دیاریکراوە ینی ئێستا ئەوی کە باسی نەوت و ستەمکاری چ پەیوەندی بە سیستەمی حکومڕانی چ پەیوەندێک لەنێوان نەوت و ستەمکاری دروستبوونی ستەمکاری زیاتر هەیە زۆر چاکە ئێستاکە نەوت ئەفرۆشتێت باشە گرێبەستێکی 50 ساڵە هەیە لەگەڵ تورکیا تەحەداکەم بە تەحەداوە هەموو ئەوانەی کە لە لیژنەی نەوت و وزەی پەرلەمانی کوردستانان لەو ڕۆژەوە کە عەقدی 50 ساڵە کراوە بە ئێستاشەوە بزان لە ناو عەقدا چەند چی نووسراوە بە ئەندامانی فراکسیۆنی پارتیشەوە باشە تەحەداکە میشە بزانێت لە ناو پەرلەمانی کوردستانە نەوت بە چەند ئەفرۆشتێت ینی قیمەتی بەرمیلە نەوت چەندە کە ئەفرۆشە ڕۆژانە باشە مەسەلا لەگەڵ ڕوز نەفت کردویانە کەس نازانێت چییە لەگەڵ تورکیا بە هەمان شێوە فرۆشتنی بۆری نەوتی کوردستان کەس نازانێت چۆن بۆ لەسەر چ بنەمایە بووە ئەوەی کە پارەکەی مەسەلا چۆنێتەوە کوردستان چی لێ ئەکرێ چۆنە گۆڕێتەوە لە دۆلارەوە بۆ دینار ئەم دیعاە بەتاڵ و پوچەی کە باسیەوەکەن گوایە سەر و 20 میلیارد دلار قەرزارن کە من ئەوەندە بڕوان پێ نییە من تێناگەم حکومەتی هەرێمی کوردستان لە کاتێکە پارەی لە بەغاوە بۆ هاتبێ و نەوتی فرۆشت بێ و لە دوای هاتنی داعشەوە بۆ هەرێمی کوردستان گەورەترین قازانجی مادی کرد بێ بە تایبەتی پارتی وێچێتی هاوپەیمانان یارمەتی هێزی پێشمەرگیان دابێ ئەم حکومەتە بۆ بێ قەرزار بێ ئەمە وا ئەکا کە تۆ ئەم پارانە لە ڕاستیە نەخراوەتە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستانەوە بەڵکو خراوەتە خزمەتی پێقایمکردنی کۆمەڵی خەڵکەوە وەکوەوەی کە ئێستا و شەڕە ڕووی داوە لە نێوان بارەگای بەرزانی و مەحموود سەنگاویە باشە وەکو ئەوەی کە ئێستاکە سەرود 200,000 تەنها لە وەزارەتی پێشمەرگا هەیە منە پرسم ڕقەمی حەقیقی ئەنجومەنی ئاسایی چەنە لە هەرێمی کوردستانە منە پرسم ڕقەمی حەقیقی دژە تێرۆر و پاراستن و زانیاری چەنە لە هەرێمی کوردستانە موچەکانیان چەنەکە بۆیان نەچێتوانە ینی من بە تەقدیری ئەوەی کە بیزانم حدودی 156 موچەی خەڵکی موچەی کوردستان بۆ هێزی ئەمنی عسکەری ڕوا ئەی ئیستبداد ئەمە نەبێت چییە ینی وەرە بزانم لە دوای 2003ەوە لە بەغا چەند ڕێز وزەرا گۆڕاوە لێرە چەند ڕێز وزەرا گۆڕاوە وەرە بزانم جومگە کانی دەرمان نەوت با بڵین پەیوەندیەکان فڕۆکە خانە هەموو ئەمانە بەدەست کێوەیە لە هەرێمی کوردستانە بەدەستان عایلێکی سیاسی دیاریکراوەیە کۆمەڵ ئەسڵەن کۆمەڵی خەڵک ئێستاکە با بڵین کەنەوەی دووەم و سێمن هاتوون بەش هەر لە کوردستان لەدایک نەبوون کە ئێستاکە کوردستان ئەبەن بەڕێوە بۆیە بەڵێ بێگومان لە هەرێمی کوردستانە مەلەفی نەوت مەلەفێکە کە نەیتوانیوە لە خزمەتی دیموکراسیا بێ لە خزمەتی خەڵکی کوردستانە بێ لە خزمەتی هەلی کارا بێ لە خزمەتی فرەڕاهەندکردنی ئابووری هەرێمی کوردستان نیاز خان دەمێ سەرنجی بەڕێژ لەسەر مەلەفی نەوت و موچە لە 4 ساڵی ئایندەوە مەسەلەی ئازادیەکانیش بزانم بە کورتی بێ سوپاس دەکەین زۆر بە کورتی لەسەر ئەو 6 ساڵەی ڕابردوو بەم ساڵەوە قساکەم تا 2020 کە هەرێمی کوردستان یاسای بودجەی نەبووە لە کاتێکە هەرێمی کوردستان نەوتی فرۆشتووە داهاتی نەوتی هەبووە و لەو 6 ساڵە بەتایبەت تا 2017 نەوتی کەرکووکیشی بردووە
باشە کە ڕێژەیەکی زۆر بۆ لە ڕێگەی بۆڕێکانەوە فرۆشتوێتی بە دەوڵەتی تورکیا ئەمە لە کاتێکە باز لە قەرزی شەکە و هیچ ئاماژەیەکی شەفافیەتی داهاتی ناوخۆ لە هەرێمی کوردستان نەبووە تەنانەت بەو راپۆرتانەی کە دیلۆیتیش ئەی خاتە ڕوو بۆمان ئەی سلمێنێک کە هەرێمی کوردستان لە بەردەم گەندەڵیەکی بەلێشا و گەورەدایە و ئەو بڕیارانەی دادگاش لەم کۆتلمێن کاران لە هەرێمی کوردستان پارێزبەندی یاساییشیان هەیە یاساش لە بەرژەوەندیاندا دووەم پارێزبەندی سیاسیشیان هەیە ئەوە تا گەندەڵکاران لە برەوەی بچنە بەردەم دادگا لێکۆڵینەوەیان لەگەڵ بکرێت هەوڵ دەدرێت لە ڕێگەی پۆستەوە قەرەبووی ئەو ناوبانگەیان بۆ بکرێتەوە کۆی کە لە دۆسیە و کەسایەتیەکانی تربینیومانە بڕوانی لەو ڕابردووی کە هەبووە و بە دەست بەکاربوونەوەی هەمان کەسایەتیەکان بۆ ناوەی کە ئاڵوگۆڕی دەسەڵات کراوە لە هەرێمی کوردستان بەڕاستی گاڵتە جاڕیە هەمان ئەم کەسایەتیانە پێگۆ نفوزی خوانەیە هەمان ئەم گەندەڵیە لە داهاتوو هەموو ئاماژەکان پێمانەڵێن بەردەوامە بێ بە تایبەت مەترسیەکی هەرە گەورە ئەوەیە کە هەرێمی کوردستان ئامادە نەبێت ڕۆژانە 250,000 بەرمیل نەوتە ڕادستی حکوومەتی عێراق بکە بۆی موچەی پێوەست بدرێ بە هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان ئەمە لە کاتێکا هێشتا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بودجەی پێشمەرگە ئەدەن و چەندین سەرچاوی تری دارایی هەیە کە هەرێمی کوردستان پشتی پێ بەستێ بەڵام هێشتا کەس نازانێ ئەم سەرچاوی دارایە بۆ کوێچێ بۆیە ئێمە لە بەردەم کۆمەڵێک لەم پەر و مەترسی گەورەداین بەتابەت بەپێی ئەو ڕێککەوتنە 50 ساڵی کە تا ئێستا کراوە حکوومەتی هەرێم نەڕەتێکاتەوە نەقبوڵێکە و ئەزانی نەوتی هەرێمی کوردستان جۆرێک لە تاڵان پرۆشی کراوە بۆیە مەترسیەکی تر کە من بە ئومێدی ئەوە ڕوو بدات بە ئومێدی ئەوم ڕوو بدات لێکۆڵینەوە لەگەڵ حکوومەتی هەرێم لەبارەی دۆسەی نەوت لە دادگای فیدراڵی دەست پێ بکات. بەڵێ سپاس دەکەم دکتۆر زۆر بەخۆتی کاتنەوە زۆر بە خێرایی ڕەنگە موچە بەم شکڵە بەردەوام بێ و ڕەنگە هەندێک چاکسازی شکڵیش بکەن بۆ فریودانی خەڵکی هەرێمی کوردستان بەڵام کێشە هەرە ئەساسیەکان وەکو خۆی دەمێنێتەوە و ئەوەندەی من بزانم ئەمانە ئامادەنی کلیلی نەوتی کوردستان تەسلیم بەغدا بکەنەوە و لە ڕاستیدا خەتەرە هەر ئەساسیەکەش ئەو بێدەنجیە کوشندەیە ئێستاکە لە هەرێمی کوردستانە هەیە و دەستێوەردانی هەرێمایەتیش لەسەر خەڵکی هەرێمی کوردستان و شەسپاندنی حکوومەتە باڵێ حکوومەت سوڵتانیە نەوتێکە هەرێمی کوردستان. بۆ دکتۆر شێر محەممەد هێندای پێش پەرلەمانی کوردستان و نیاس عەبدوڵڵا نووسەر و ڕۆژنامە سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان.